سڵتان لێبێ هەموو بەخێر بن ئێوەش بەخێر بن سپاس بۆ ئامادەبوونتان سڵتان لێبێ ئەم کاتتان باش من چیا مەجید لە بەرنامەیەکی نوێی 360 جارێکی تر لەگەڵتان دەبین ئەم جارە گفتوگۆ دەکەین دەربارەی بابەتێکی ئەستیار کە ئەویش یاسا کارپێکراوەکانە بەتایبەت لە کاتی باری کەسێتیدا و ئەو یاسایانەی کە پەیوەندن بە جیابوونەوەی هاوسەران و لە خۆگرتنی منداڵەکان هەڵبەتە ئێمە هەر لە بەرنامەی 360 چەندین جاری دیکان بابەت تەمام ڕوژاندووە بەڵام بۆ ئەم جارەش بەهۆی بوونی دوو کەیسی زۆر جیاواز یەکتر بە پێویستمان زانی کە جارێکی تر لەسەر ئەم بابەستە قسە بکەینەوە ئەمڕۆ لە بەرنامەی 360 دوو کەیسی جیاوازمان لەگەڵدا دەبێت ژنێکە کە بەپێی یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان و عێراق ڕێگەی لێدەگیرێت لەوەی کە منداڵەکانی ببینێ منداڵەکانی وەک چەک بەرامبەری بەکار دەهێنرێت لە لایەکی دیکەشەوە کەیسێکی دیکەمان لەگەڵایە بە هەمان شێوە پیاوێکە هەر بەپێی یاسا ڕێگری دەکرێت لەوەی کە منداڵەکانی ببینێ ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵەدەین ڕێگەچاری پێویست بۆ ئەم دوو کەیسەش بخەینە ڕوو و گفتوگۆی زیاتریش لەسەر ئەم بابەتە بکەین کە ئایا کێشەکە لە خۆماندایە وەکو هاوڵاتی وەکو خێزان یاخود کێشە لە یاساکاندایە ورچە لەسەر ئەم بابەتە قسە ئەکەین لەگەڵ میوانەکانم سروش ئاڵبجێی ڕاوێژکاری یاسایی و پارێزەر کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵم ئامادەیە و هەروەها خاتوو سارا قادر مامۆستای زانکۆ و ڕۆژنامەنووس کە بە هەمان شێوە ئەویش لێرە لەگەڵمان ئامادەیە من سپاسی ئامادەبوونیانەکەم بەخێر بن ئێوەش بەخێر بێن سوپاسی دوو کەیسەکەشم ئەەکەم کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵم ئامادەن ئەوان دەستپێکی بەرنامەکە چیرۆکەکەی خۆیان دەگێڕنەوە باس لەوە دەکەن کە کێشە و گرفت و معاناتی ئەوان چیە هەم لەگەڵ دادگا و هەم لەگەڵ خێزانەکانیان کە پێشتر ڕۆژ لە ڕۆژان خێزان بوون و هاوسەری یەکتر بوون ئێوەش بەخێر بن سپاس بۆ ئامادەبوونتان من سەرەتا لە کەیسی خاتونێکەوە دەست پێ ئەەکەم کە لێرە لەگەڵم ئامادەیە ئەو ناوی پارێزراوە ناسنامەی پارێزراوە لە لای ئێمە بەڵام من پێشتر گوێبیستی چیرۆکەکەی بووم خاتون من پێم خۆشە خۆت باسی چیرۆکەکەی خۆتمان بۆ بکەی کێشەی تۆ چییە لەگەڵ دادگا لەگەڵ خێزانەکەت لەگەڵ هاوسەرەکەت لەگەڵ هاوسەرەکەما کێشەی خێزانیمان هەیە و هاوسەرەکەم چەند جار ئەزیێتیاوم ئیهانە و سوکایەتی پێکردوم و لە توندوتیژی خێزانی داوام لەسەر هاوسەرەکەم کردووە هەتا ئێستا داواکان بە هیچ شێوەیەک حاکمم نەبینیوە لە 2020ەوە چەند ساڵە ئێوە کێشەتان هەیە لە 2010ەوە بەوەی کە ئازاریام چوومە توندوتیژی خێزانی شکاتم لێ کرد بەڵام هەتا ئێستا دۆسیەکەم بەلاڕێیا براوە تەقریرێکی ساختم بۆ کراوە لە کاتێکا من خۆم فەرمان بەرم لە یەکێ لە فەرمانگەکانی حکوومەت بەڵام بە بەردەوامی هاوسەرەکەمی هانەمەکە و دادگا بە هیچ شێوەیە گوێ بۆ بەڵگانە کە لە لای من هەیە باشە وتت لە 2020 نزیکی 4 ساڵ بەر لە ئێستا ئێوە کێشەکانتان سەری هەڵدا بەڵێ سەرەتا لە چیەوە دەستی پێکرد ینی هاوسەرەکەت خیانەتی لێ کردیت یان گرفتەکانتان لەسەر چی بوو گرفتەکانمان لەسەرەوە بوو هاوسەرەکەم نەهاتەوە ماڵەوە و بە بەردەوامی کە هەر قسێکم بکردایە بە توندوتیژی چوار پێیامەوە لێ ئەیە باشە ئەو کاتە تۆ داوای جیابوونەوەت پێشکەشکەریان چی؟ نەخێر داوای جیابوونەوە نەبوو هەر داوایەکم لەسەر کرد بەوەی کە ئازارمایە من هاوسەری ئەم پیاوە وە لە ژوور سرم لەگەڵ ئافرەت قساک لە کاتی ینی بە ئاگایی تۆ لەگەڵ ئافرەتی بەڵێ باشە ئێستا کێشەکانتان بەکوێ گەیشتووە ینی خزم و کەس و کار تەدەخولیان نەکرد ینی هەوڵی چارەسەری کێشەکەتان نەدا بەڵێ خزم و کەس و کار لە هەردوو لە هەردوو عایلەکە تەداخولیان کرد بەڵام هاوسەرەکەم لە بەردەم خزم و کەس و کارە قسێکی کردو کە ئەوان ئەڕۆشتنەوە ئەیکی تر مامەڵی لەگەڵا کرد باشە داوای جیابوونەوەت پێشکەش نەکرد لە دادگا نەخێر لەبەرەوەی کە لەو کەیسەی کە من شکاتم لە هاوسەرەکەم کرد بەوەی کە لە ژوور سرم قساکە و لە سەروی هەموو شتێکەوە لێمە ئیهانەمەکە قسەی ناشرینم پێڵێ کەسوکارم ڕێگریان کرد لەوەی کە من جیا ببمەوەلی وتیانە بێ داواکە بکێشیتەوە من لە 2011 مناڵێکم بوو و لە مانگی 2010 تەقریر تۆبیێکیان بۆ کردم بەوەی کاکەبی دوای حملم هەیە لە کاتێکا من هیچ کێشەیەکم نەبوو و بەڵگەم پێبوو کە لێم ئەدرا و مناڵەکانم عزیە دەدران و بەڵگەکانم ماوەتە دەست بەڕێستان بەڵگەکان خۆیان قسە ئەکەن پێویست ناکام من هیچ بڵم چونکە باشە بەڵگەکان چین ئەڵبەتە من بینیومە بەڵام ئەمەی خۆت باسی بکەیت ئەو بەڵگانە چین من کچێکم هەیە گەورەترە لە هەموو مناڵەکانم 4 مناڵم هەیە زیاتر ئەو کچەم لە کێشەکانی ئێمە زیانی بەرکەوتوە ینی لێ ئەدرێ قسەی پێوترێ سوکایەتی پێکرێ
لەبەرەوەی ئەم مناڵانە بەبەردەوامیاڵەن ئێمە دایکمانوێ نابێت دایکمان لێ دوور بکێتەوە هاوسەرەکەشم هەوڵی دوورخستنەوەی مناڵەکانە لە من لە کاتێکە ئێستا هەتا ئەم کاتی کە من قسە بۆ بەڕێستانەکەم هەر چوار مناڵەکە لای خۆمە و داوای تونند و تیژیمان هەیە لە خێزانی داوای تەفریقی کردو هاوسەرەکەم بەزەرەر و لە بەردەم دادگا شاڵێ هاوسەرەکەم تێک چووە لە کاتێکا من خۆم فەرمانبەرم و دوو دەوامەکەم لە جاتی دەوامێ و داوای نەفەقەمان هەیە هەر بە هەمان شێوە کە دادگا بەڕاستی سەبەبە بۆ ئەوەی کە من مناڵەکانم ئەگەر نەفەقێکیان هەبێ من دەوامی دووەم ناکەم کە دەوامێکی ئەهلیە. باشە وتت تا ئێستا داوای جیاببوونەوەت پێشکەش نەکرد نەخێر ئەو کردوێتی لە کردوێتی بەیەکەوە ناژینەوە ئێستا لە یەک سەقفی ماڵاکیان لە یەکینۆی 2020ەوە ماڵی جێشتووە بەداخەوە هەتا چوومە لای دایکم و هاتمەوە سەردانێکی 2 ساعتی هاتمەوە نیوەی ماڵەکەمی بردم. واتە نزیکی 2 ساڵە ئەو ماڵی جێهێشتووە بۆ 3 ساڵە بۆ 3 ساڵ ئەچێت لە ماوەی ئەم 3 ساڵەیە بە بەردەوامی مناڵەکان لای خۆت بوون لای خۆت خەرجی ئەوانت کێشاوە بەڵێ ئێستا داوای مناڵەکانت لێ کاتی داوای مناڵەکان نەیکردووە بە هیچ شێوێ لە ڕووی قانونیەوە نەچۆتە دادگا داوای مناڵەکان لە من بکە بەڵام کە ئەچینە بەردەم حاکم و جەلسات ئەوێنرێ لە بەردەم حاکماڵە مناڵەکان لای خۆ من بۆی نەفەقی مناڵەکان نەکات نەیکێشێت. ئەی تو هیچ بەڵگەیەکت پێ نییە بیخەیتە ڕوو بڵێ مناڵەکان لە لای منن یان بەڵگەم هەیە شایەتم بردووە کە ئەڵێ مناڵەکان لای خوشکەکەمە سوێن دراوە مێردەکەم مماتەڵی داوا کاڵێ من لەگەڵ ژن خوشکەکەما لە تونند و تیژی خێزانی داوامان هەیە 1 ساڵی ڕێک نزیکی 5 بۆ 6 جەلسە کە 2 مانگ حاکم مۆڵەتەیە بە مێردەکەم دواخراوە دۆسیەی نەفەقەکەمان حتا نەفەقە بۆ مناڵەکان نەکرێ و بە شێوێک لە شێوەکانان هەیە دۆسیەکانم بەلا ڕێیا ببرێ حتا مناڵەکانم لێ وەربگرێ و نەتوانم لام بمێنەوە هەموو هەدەفیشی ئەوەیە کە ئەڵێ نەخۆشە بۆ نمونە ئێستا من ئەو تەقریر طبیە یەکەمیش ڕەتەکەمەوە لە هەمان کاتا ئەو داوایی کە تەقریر طبیەکەشی تیا بە تەنازولی خۆم داخراوە. باشە وتت سکاڵات لە تونند و تیژی خێزانیش هەیە بەڵێ ئەوان هیچیان بۆ نەکردی؟ بەڵێ هیچیان بۆ نەکردوم وەکو خۆم نەخێر هیچیان بۆ نەکردوم لە کاتێکا بە کۆمەڵێ زامەوە چوومەتە ئەوێ کە لێم دراوە بە هیچ شێوەیەک حاکمم تا ئێستا نەبینیوە بۆ 5 دقەش بانگم کا بپرسێ بڵێ تۆ کەیسێکی لە تونند و تیژی خێزانی ڕۆژ ئاواش کاتم کردووە. باشە خاتۆن منەمەوێت پرسیارێکی تر بکەم ببوورەیانی ڕەنگە ناڕەحەتی شت بکەم بەم پرسیارانە بەڵام گرنگن چونکە هەر لەم بەرنمەیەدا کەیسی تری هاوشێوەشمان هەبووە کە معاناتەکانیان لە ئیتۆ کەمتر نەبوون بەڵام سوپاس بۆ خوا دواتە چارەسەر بووە. ئەمەوێت بپرسم یعنی ئێستا داواکاری تۆ چییە؟ تۆ بەدەر لەوەی کە ئەتەوێ مناڵەکان لە لای خۆت بمێننەوە یعنی داوای نەفەقی مناڵەکانی شتەکەی یان داواکاری تۆ چییە؟ وەڵاهی من هاوسەرەکەم بە زۆر ئەیەوێ لە ماڵ بم کاتە دەر ئەمە ئێستا دیان خانی خۆتان من لە ماڵەکەی خۆما دانیشتم کە خانووی هاوسەرەکەمە بەڵام ئەو ئەوێت یعنی پێویستی بەوەیە کە ماڵەکەی بۆ چۆڵکەم ئەوێت بم کاتە دەرەوە بەڵام من دانیشتم و هیچ کێشەیەکم کێشەی سەرەکی منەوەیە کە ئەمان هەموو جەلسەیەک یعنی بێزار مەکەن بەوەی کە من نەخۆشم مماتەڵی ئەواکەن لە کاتێکا من خۆم دەوامەکەم فەرمانبەرێکی حکومی لە فەرمانگەیەکە دەوام بکە نەخۆش بێتوانێت دەوام بکە. یعنی ئەمانیان هەیە بە جۆرێک لە جۆرەکان دۆسیەکەم شتێکی تیا دروستکەن حتا مناڵەکانم لێ وەرگرن و باشە تۆ هیچ بەڵگەیەکرد نییە کە بڵیت من تووشی خەمۆکی نەبووم ئەو بەڵگە و پزیشکانی کە خستوانە ڕوو ینی بە درویان بخەیتەوە بەڵگە هەیە چۆن بەڵگە نیە من مناڵەکان بەخێوەکەم لە کاتێکا کەسێک نەخۆش بێ ناتوانێت 4 مناڵ بەخێوکە ناتوانێت دەوام بکە ناتوانێت پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ چواردەوریا دروست بێ ینی ئەم هاوسەرەکەم کە ماڵی جێشتووە وانە ئەو خەمی بەس خۆیەتی ئەی 4 مناڵ 4 مناڵ لای منە خەم لەوە ناخوا نەخوازەگەر من نەخۆش بە مناڵەکان تووشی گرفتێک ببن. باشە من دواتر ئێمە لای تۆ دواتر شێمە لای جەنابتان بەڵام ئەمەوێت یعنی بەر لەوەی بچمە ناو گفتوگۆکانەوانی خات و سەرۆش گوێبیستی چیرۆکیم خاتی و نەبووی ینی کێشە و گرفتی یاسا لێرەدا چی ینی ئەم تەنانە سکاڵاشی هەیە کە مێردەکەی تونند و توژی بەرامبەر کردووە تەنانەت ئەڵێت بە قسەی خۆی ئەڵێت ینی راپۆرتی پزیشکی ساختە هەیە کە بۆ نمونە و توانە ئەم تووشی نەخۆشی دەرونی بووە و ناتوانێت مناڵەکانی بەخێوکە. بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە و سپاسی میواندارەکەکەم سپاس بۆ بەڕێزی سپاسی ئەو بەڕێزانەشەکەم سپاس بۆ هەموو لایەک ئەلبەتە ئێمە قانون
کۆمەڵشتی تیا ناتوانین هەر ئاوا بە ئاسانی بڕیاری لەسەر بین من پێش ئەوەی وەڵامی جەناب بەمەوە پرسیارە لەو خاتونە بەڕێزەگەر ئاسایی بێ بکەم تۆ خۆت کە ئەم داوایانە کردو هاتوویتە محکەمە مەسەلەن ئێمە لە ناو محکەمە ژووری توندوتیژی چەند ژوورێکمان هەیە ئەبێ ئەو کەسە مڕاجعی ئەو ژورانە کە بزانێت دۆسیەکەی هاتوۆتە ناو محکەمە یاخود نەهاتۆتە ناو محکەمە. وەڵامتان چییە؟ بەڵێ چەندین جار بۆ ئەو بابەتە چوومەتە دادگا و عریزەم پێیەکە بەڕێز حاکم جاسم ئیمزای لەسەر کردووە کە تکایە ئەم دۆسیەی مناڵەکەم کە ئێستا حکمی تیا دەرچووە بە 6 مانگ و 3 ساڵیش لێمان نزیک نەبێتەوە ئازارمان نەیە بە 30,000 تەبە بەریان ناوە بە شتێکی موقت ینی غەرامەیەکی ڕەمزی بەڵێ هاتووم چەندین جار عریزەم ماوە هاتوومەتە لای بەڕێز حاکم سامان کە لە توندوتیژی خێزانی حاکمە عریزەنە ناوی ئەو خاتونە نوخشە بەڵێ عفو ببوورە مەسەلەن عریزەنە ئێمە مەسەلەن 3 ژوورمان هەیە تۆ کە ئەیتە ژووری یەکەم بۆ نمونە لە مەرکەزێک شکاتێکەوە بۆ بینەرانیش بۆ نمونە من کەسێکم شکاتم لە مەرکەزێک هەیە باشە کە تۆ لە مەرکەزێک شکات ئەەکەی کە نزیک ماڵی خۆتانە دوای لەو مەرکەزەوە مەسەلەن هیچ منتیقە هەر منتیقەیەک نوێنەری خۆیان هەیە متعامیدی خۆیان هەیە ئەگاتە دادگا ئەبێ ئەو کەسێک کە سکاڵای کردووە چاودێری ئەو بابەتەی خۆی بکە بۆ نمونە کەیەتە ئەو شوێنە پێی ئەڵەیان تەبلیغی بۆیان لە تەلەفۆنەوە تۆ ڕۆژی ئەوەنە جەماعەت لە بری سکاڵاکاری داواکەت لای فلان حاکمە وەرە کاتژمێر ئەوەنە داوات هەیە باشە ئەمە وەکو ئەوەی من بەڕاستی بەلام سەیرە چیرۆکەکەی چونکە ئێمە چەنەها داوامان هەیە زۆر شتی واش هەبووە ئەکرێ زۆر جار ئیهمالی کەسەکە خۆی بێ زۆر جاریش لە دادگا شتەکان ئەوەندە زۆرن بەرناکەوێ ینی بەرناکەوێت بەڵام ئەگەر سەرنجتدا بە لە سەرەتای قسەکانی ئەم ئەڵێت من نامەوێت جیا ببمەوە ئەزانەوەی جیابوونەوەی پێشکەش کرد ئەمە ویستم ئێستا بەس بۆی ئەمەی تێگەیەنم ینی کەس ناتوانێت مەلەفی هیچ کەسێک دەستکاری بکە کاتێکە لە دادگا بەرز ئەکرێتەوە بۆ ڕۆژی محکەمە بۆ ڕۆژی معارف ئەوەی کەوا ئەم بەڕێزەیەتە ناو داواکەی خۆی و حاکم دوێ لێ ئەگرێجا گەر پارێزەری نەبێ پارێزەریشی بۆ ئەگرن ئەگەر لە توندوتیژی بێ لەوێش پارێزەری هەیە بەڵام من وەکو خۆم شخصی ڕخنەم لە تەواوی ئەو ڕێکخراوان وشتانەش هەیە کە بە ناوی توندوشە چونکە ئیشەکانیان خاو ئەڕوە ئەمە واقعی حاڵە لەبەر زۆری کەیسەکان ئیشەکانی ئەوان خاو ئەڕوە ئەمە لەلایەک لەلایەکی تر لەبارەی کەیسی ئەم بەڕێزەکە ئەڵێ من بە زۆر کراوم بە نەخۆش یاخود ئەیانوێت کەیسەکەم راپۆرتی پزیشکی ساختە ئێمە لە راپۆرتی پزیشکیە لەوانەیە مامەساش ئەمە بزانێت لە ڕووی ئەوەی لە زانکۆکانی شاپێم وایە شتێک لەسەر ئەمە ئەخوێنرێ تۆ ناتوانی بە یەک دکتۆر راپۆرتێکی پزیشکی بێ بە دادگا خۆی کە ئەینێرێ چەند لیجنەدا ئەنیشێ چەند دکتۆری بەڕێزدا ئەنیشێ ئەمانە بڕیار ئەیەنجاری وایە دادگا ئەو داوایە پێشکەشی نەخۆشخانەکان بۆی تەقڕیر طبی بنێرن بەڵێ ئەبێ دادگا حاکمەکەی خۆی نەک هەموو حاکمە ئەو حاکمەی ئەم بەڕێزە ئەبینێ لە ڕۆژی داوەکە بۆ نمونە لای حاکم سەرکەوتە لای حاکم جاسمە لای بەپێی ڕۆژی مرافعەکەی بۆ نمونە سەرەی ئەم خاتونە هاتە لای ئەم حاکمە پێڵێ بەڵگەی ئێوە چێتانوێ ئەم خاتونە دەرکەن لە ماڵ نەخۆشە یان هۆکاری جیابوونەوەکەتان یان بە هاوسەرەکەڵێ هۆکارەکە چێ بۆ نمونە ئەڵێ نەخۆشە ئەڵێ بێ زەحمەت داواکە و تەجیلە بڕۆرۆ بۆم بسەلمێنە ئەم خێزانەی تۆ بەڕاستی نەخۆشە کە پێی ئەڵێ بەڕاستی نەخۆشە خۆ نابێ یەک دکتۆر ئیمزای کا بڵێ ئەمە نەخۆشە ئێمە لیجنەی طبیمان هەیە ئەنجا ئەم خاتونە لێرە ئەڵێ من ئەیانوێ کەیسەکەم بەلا ڕێبن بەر لەوەی زیاتر وردەکاری بڵێ با بزانم ینی ئەو راپۆرتە پزیشکی جەنابتان کە بۆتان دەرکراوە کێ بۆی دەرکردووی من راپۆرتی پزیشکیم هەیە بڵێ لە 2011 مناڵم بووە لە مانگی نۆی 2010 راپۆرتێکی پزیشکیم بۆ کراوە کە تووشی کە ئاوەی دوای حمل بووم و من کێ بۆی کردیت دکتۆر دانیال ینی لە نەخۆشخانەی حکومی بۆت کرا لیژنەی پزیشکی بڵێ من بۆیە ئەڵم دۆسیەکەم بەلاڕێ براوە ئەی تۆ بە فعلی تووشی خەمۆکی بوویت نەخێر وەکو ئێستا بووم نەخێر هاوسەرەکەم لی ئەیان بەڵام لە بەردەم قانون نایوت ببوورە یەک قسەم هەیە بۆ بەڕێستان کە پارێزەرن من داواکی هاوسەرەکەم کە بە تەفریق کردوێتی بە زەڕەر کردوێتی یعنی تۆ زەڕەرت لە ئەو بەڵێ پێمە ئەتوانن بیشی بێنن ئینشاڵڵا ئەگەر حەسکەن چونکە داواکەی بە زەڕەر کردووە و لە هەمان کاتیشە حتا ئێستا لە 26 نۆی 2009 ئەم داوای ئێمە ئەڕوات نەیتوانیوە یەک زەڕەر بسەلمێنێ
زۆر باشە زۆر باشە خات سارە جۆناب سشتان گوێبیستی چیرۆکی و خاتۆنە بوون ئەین سەرنج و تێبینی ئێوە چییە نەزانم ئێوە چیرۆکی لەوانی زۆر لەمەش زیاترتان لابێ و کەیسی زۆر لەمە تراژیدیاتریشتان لەلا بێت هەنی ئێمە کێشە و گرفتمان لە یاساکانە هەیە هەنی خات و سروش زۆر بە وردی ڕوونی کردەوە کە ڕەنگە گرفت هەبێ لە بەدواداچوون بۆ کەیسەکان بۆ ئەو سکاڵایانی کە تۆمارەکرین بەڵام کێشە و گرفتمان لە یاسا هەیە ئێمە زۆر سپاسدانەکەم بۆ میواندارێکەکان ئەم کاتێ بە ڕێزیشتان باش لە ڕاستیە من بەشە یاسایەکەی ڕەنگە قسەی خۆمم هەبێ بەڵام لەبەرەوەی اختصاصی من یاسانیە اختصاصی من وەکو بەڕێز ڕاگەیانکارم و مامۆسایزان کۆم و ئەعلامیم لەبەرەوە ڕەنگە بەشە یاسایەکەی هەر بێم و بە سروشخان کە قسەی لەسەر بکە چونکە و بۆ چوون جیاوازە لەوەی کە تۆ بە فعلی قسە لەسەر ئەرزی واقعا یاساکە وەکو خۆی جێبەجێ کرێ نەخەدە ئەوەنەی من بە درێژای 15 ساڵ من بە دوواداچوونی ڕۆژنامە نووسیم کردووە لە ناو دادگا و لە ناو زیندانەکانە یاسا عێراقیەکان مەتاتێتێکی زۆری تایە و یعنی ڕۆحی یاساکان ئەوەنەی هەدەفەکەی عقوبەیە ئەوەنە هەدەفەکەی ئیسلاح نییە لەبەرەوە ئەلم کاتا زۆر زەربەی گەورە ئەیات یعنی بەر لەوەی کەیسەکان بڕۆنە جێگەی خۆیان ئەتوانن زۆر ئازار بەخش یاساکانیان بەسەر تاتبیق بکەن بەداخەوە ڕەنگە ئەم کەیسەی خاتون کەیسێکی زۆر بەقوەتر نەبێ لە ئێمە ڕۆژانە بەرکەوتنمان هەیە لەگەڵ چەند کەیسی وایە بەڵام بە بڕوای من خاتون باسی هەنێک لە ڕێکخراوەکانی کردیان ئەو تەقریر طوبیانەی کە بۆی کراوەیان ئەو شتانەی کە ڕۆشتۆتە پێشێ هەستەکەم تۆزێک تەقسیر لە ئیشەکەیە هەبێ ئەبەپی ئەم کەیسە تەقسیری تایە چونکە ئەوەی من متابعی ئیشەکانم کردبێ وەکو خات و سروژوتی هەروە بە ئاسانی ئەوان ناتوانن بە یەک دکتۆر بتوانن تەقریر طوبیەکی گەورە بکەن ئللا ئەبێ تەقسیرێکی گەورە هەبێ یاخود ئەگەر وەکو هەر جێگەیەکی تر لە وڵاتە بەڕاستی ئێمە ناتوانین بڵین دادگا هیچ فەسادێکی تیانە ناتوانین بڵین ڕێکخراوەکان هیچ فەسادێکیانتیانە هەمووی بەشی خۆی ئێمە بەشێک لەو گەندەڵیانەمان بەرکەوتووە و بەشێک ئەتوانین بڵین شتی شاراوە هەیە لە پشتەوە بە غەیری ئەوەی کە لە واقعی حاڵە هەیە ئەتوانین ئستنادی لەسەر بکەین ئەم کەسەی بەڕێزیان یعنی ئەگەر من بم چۆن ئیشی لەسەرەکەم مزر یەکەم چیە مزر یەکەم لە کەسەکەی بەڕێزیانە مناڵەکانین یعنی ئەگەر ئەم ژنە هەر شتێک بێ دایکی مناڵەکانە و ئەگەر ئەم خەمۆکیشی هەبێ کە ئابەی دوای حمل وابزانم زۆرێک لە ژنان کە ئابەی دوای حملیان هەیە فترێکی کەم و تێئەپەڕێ باشە ڕێکخراوەکانی ژنان خاتون هیچ بە دوواداچوونێکیان کردو بۆ قەزێکی جەنابە بزانن باشە ئەگەر تۆ خەمۆکیت هەیە بیبەنە لای دکتۆرێکی نەفسی بزانن فعلەن وایە ئەم کەیسە وایە ئەی لە دادگا بۆ ئەمە ناکرێ وەنیا چونکە ئەو هەموو جوابوونەوەیەک چیاخان هەموو جوابوونەوەیەک زەربەی یەکەم کەبەری ئەکەوێ مناڵەکانن زەربەی یەکەم کەبەری ئەکەوێ مناڵەکانن لە ڕووی ئەوەندەی من تێگەیشت بێتم زۆربەی کات ئەو دایک و باوکانی جیا ئەبنەوە منداڵەکان بەکارهێنن ئیتر بۆ داخکردنە بە دڵی یەکتریە بۆ ئەوەی خەفەت بکەن بە دڵی ئەوی تریانە زۆر جاری عنی باوکەکە ڕەنگە بەس بۆ ئەوەی دایکەکە منداڵەکەی نەبینێ ئامادەیە هەموو شتێک بکە بەس بۆی دایکەکە خەفەت لەوە بخوا کە مناڵەکانی نابیا بە پێچەوانەوە یعنی کەیسەیە دایکەکە ڕێگریەکە لەوەی باوکەکە مناڵەکانی ببینێ بەتەکید ئەزانی مشکلی گەورە ئەوەیە کە ئەو مناڵانەی کە لە خێزانێکی جابۆوە یەنە دەرەوە بەپی توێژینەوەیە کە من ێستا بەر لەوەی بێمە لای جەنابتان خوێنمەوە لە ناو کۆمەڵگەی ئەمریکا کراوە ئەڵێ زۆربەی ئەو خێزانانێک کە بۆ جاری دووەم هەڵەوەشێنە ئەو مناڵانن کە لە خێزانێکی جابۆوە هاتوونەتە دەرەوە لەبەرچی لەبەرەوەی ئەم مناڵانە عقدەی نەفسی گەوریان بۆ دروستە بێ دایک و باوە کاتێک کە جا ئەبنەوە زەربەی یەکەم کە بەر مناڵەکانەکەەوە ئەوەیە کە متمانە لە دەسەیە مناڵ هەستەکە ئەو خۆشەویستی کە پچراوە لە بینی دایک و باوکەکە هەمان خۆشەویستی بۆ مناڵەکانیش پچراوە ئەو خێزانە کە پرد بۆ خۆشەویستەکە شتیا پرد بووە معنای یعنی لوبی یعنی ڕۆحی خێزانێکی تەندروست خۆشەویستی و متمانەیە کە ئەم دایک و باوکە متمانەیان بە یەکتری نەماوە یعنی بەداخەوە تێکچوونی عیلاقاتی بینی دایک و باوکەکە تەئسیرێکی ئەوەنە گەورە لە مناڵەکانەکە هەمیشە خەمۆکی هەمیشە ئینسانێکی شەرمن ئینسانێکی کەمدوو ئینسانێکی ناسەقامگیر لە قەرارە ئینسانێک کە پترسێ لە داهات و پترسێ لەوەی کە جارێکی تر لەوانەیە ئەو کەسی کە لەگەڵیا ئەژی بۆ نمونە ئەگەر دایکەکە بە یا باوکەکە بێ جارێکی تر ئەویش لە دەست زۆر باشە من بەر لەوی بشمە لای کەیسی دووەم ئەمێ پرسیارەکەی لە هەردووکتانی بکەم
سەرەتا خات و سروش ینی یاساکان لە هەرێمی کوردستان جیاوازیەکات لە بینی ژن یان پیاو یان ڕێگەزەکانە بۆ نمونە مافی ژن زیاتر بات یان مافی پیاو زیاتر بات؟ بەڵێ خۆی ئێمە ئێستا دوو جۆر یاسامان هەیە یاسایەکمان هەیە کە ئەمە لە یاسای عێراقی وەرگیراوە کە ئەمە بپی یاسای 57 کە لە یاسای باری کەسێتی عێراقیە ئەم یاسایە کاتی خۆی لە پەرلەمانی عێراق ویستیان بیگۆڕن چکە ئێمەش لە هەرێمی کوردستان بە ئەم یاسایە و کۆمەڵی یاسای تریش ئیش ئەەکەین ئەم یاسایە ماف بە دایکەیە لە دوای جیابوونەوە مناڵەکان بۆ دایک بێت تا تەمەنی 15 ساڵ بەڵام بە چەند مەرجێک لە هەرێمی کوردستان ئێمە بە واز لە قانون بێنین جارێ سەرەتای زەواجی ئەم ژن و ئەم کچ و کوڕە لەسەر چی بووە سیرەکەی لە کۆمەڵگەی ئێمە بۆی ببورن بۆی شتەکان بێکۆگرێ بدەم لە کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی لە ئێستاە کە گەنجەکان ئێمە ڕاستە مەجموعەیەکمان هەیە تەلاقیان وەرگرتووە تەبەنیان تا ڕادێک مناڵەکانیان گەورەی ئەمە کەمترین مەجالە بەس ئەوەی کە ئێستا ئەیبینین بەداخەوە زەواجی پێشوەخت هاتووە ئەساسی زەواجەکە زۆر هەڵەیە یان بە بۆنی دوو کەسی عەشیرەتن یان دوو مراهقن لە تەلەڤیزیۆن مەجالە سێکسەکانیان بینەوە ئەزان زەواج بەس بابەتی سێکسیە یان ئەوەتە ئەم دوو کەسە خۆشەویستێکی ناکامڵیان کردو هێشتا لەیەکتر کە پێی وایە خۆشەویستی تەنها تەلەفۆنە یعنی هیچ تەجروبەیەکیان نەکرد سێرەکەی ئەچنە ناو قەفەسی هاوسەرگیریەوە تەنها بەدلەیەک و جوانیەکی ئەو ڕۆژە بین سیرەکەی هەر ئەم ژن و مێردە مانی یەکەم لا یەک بوون واللهی زەواجم لایە 18 ڕۆژە بەیانی ئەمە مناڵی ئەبێ هەمانە ساڵێکە مناڵی بووە کە ئەم مناڵی بووە بەپێی قانونەکانی هەرێمی کوردستان و مادەی 57 بەکار ئەهێنرێ ئێمە ڕێگەمان نەیە ئەم قانونە لە عێراق بگۆڕێ چکە لە عێراقیش بگۆڕێ بێتە کێشە کوردستانیش ئەو کاتە خۆتە زانی کۆمەڵی خەڵک لەگەڵایەتی و کۆمەڵی خەڵک لەنیەتی کێشە دروستە بێ مناڵ ئەیا بە دایک باشە بەڵام مەرجی هەیە چۆن مەرجیە ئەم دایکە ژیانی باش بێ بتوانێت مناڵەکە پەروەردە بکات لە ڕووی عەقڵەوە کامل بێ حاڵەتی دەرونی تەواو بێ تاوانی نەکرد بێ کۆمەڵە مەرجی بۆ داناوە بەڵام زۆر جاریش کە سوکاری دایکەکە قبول ناکەن کچەکەیان مناڵەکە وەرگێتەوە زۆر جار کۆمەلگە قبول ناکە مناڵەکە وەرگێتەوە زۆر جار دایکەکە زۆر حەزەکە مناڵەکە وەرگێتەوە بەس لەبەرەوەی بواری مادی باش نییە ئەوێ زەواجێکی تر بکاتەوە من کچم لەلایە 19 ساڵە دووجار هاوسەرگیری کردووە کوڕم لەلایە 18 ساڵە 3 جار هاوسەرگیری کردووە 18 ساڵ 3 جار هاوسەرگیری کردووە ئەڵێ وڵا عادەتی ئێمە عەشایری لە 14 ساڵێ ژنێن هەر نازانێ بۆ هاوسەرگیری کردووە ئێستا مناڵیش دروست بووە یعنی تۆ بێتە محکەمە وەکو مامۆستاوەتی فەزایەکە ینی سەرسپیەکە ینی بەڕاستی ماندوو ئەبی خەفەتە خۆی بۆ گەنجی ئێمە یان ڕۆژانە من گەنجە بینم بڕوا بکە دوو مناڵیان هەیە عەلامی شەرعیان نییە بە 16 بە 17 زەواجیان کردووە کەواتە وشیاری یاساییش نییە وشیاری یاسایی وەڵامەکەم وەرنەگری ینی لە یاساکانە مافی ژن زیاتر دراوەیان پیاو لە ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە لە بەغا باشترین بۆچی خۆی بەڕاستی مافەکە یەکسانی هەیە یەکسانی نییە بەڵام زۆر جار تۆ بەهۆی حکمی مەحامیەکە دیفاعلەکە ئەچی مەسەلەن وەرەقەی توندوتیژیە شوێنەکان تری فشارێک دروستە بە حاکمەکەش ئەزانێت دایکەکە دایکێکی باشە ئەڵێ مناڵەکە بۆ تۆ بەپێی ئەم یاسایە تا 15 ساڵ ڕێگە بدراوە دوای 15 ساڵ مناڵەکە ئەتوانێت بەڵام لە هەمان کاتیشە باوکەکە بۆی هەیە باوکەکەش بۆی هەیە بیبینێ چۆن بۆی نیە بەڵام چەند هۆکارێک هەیە ڕەب هەردووکیان منعەکە لە بینینی مناڵەکانیان ئەوە ئەگەر دوای بینە دواتر قسەش لەسەر ئەواکەین ئەنی هەممان پرسیارم بۆ جەنابتانە بەپی و ئەزمموی خۆتان کە هەتانە و لە کەیسەکانەوە نزیک بوون ئەکرێ بڵین یاساکان و جێبەجێکردنی یاساکان لە هەرێمی کوردستان بۆ پیا و ژن وەکوویەکە نەخێر بە بڕای من یاساکان زۆر لە قازانجی پیاودانراوە لەبەرەوەی یاساکان پیاودای ڕشتووە تەطبیقاتی یاساکانی شەر پیاوەیکە زۆر جار ڕوئیایەکی پیاوانە ئەمە هیوادارم وا تێنەگەن کە من لایەنداریەکەم بۆ ژن لەبەرەوەی خۆم ژنم نەخێر لایەنداری ناکەم وەکو ئینسانێکی هاوسەنگ بۆ لایەنی ئینسانی ئەگەر یاسایەک بڵین یاسایەکی عەدالەت خواز بێ بۆچی یعنی ئەبێ هەموو جارێ تەلاق پیا و دەستکراوە بێ بۆی لە هەر وەختێکا بینی و لە هەر زەرفێکا ویستی ژنەکەی تەلاق بە وەنیە ئێستا لەوانەیە یەکسەر یەکێک لە بینەران بڵێ بەڵێ ژنیش بۆی هەیە داوای تەلاق بکە بەڵام ژن بۆی هەیە داوای تەلاق بکە ڕەنگە خات و سروش باشتر بیزانێ چەند ساڵی پێچێتە ئەبێ بیسەلمێنێکە تەلاقەکە وەرگرێ زۆر جار ساڵۆنی یەک زۆر جار پیاوێکیش داوای کردو هەردوو ساڵی پێچووە وەنیە وەکو ئێستا ئێمە کەیسی ئەو بەڕێزەمان لەلایە بە نمونە 4 ساڵی خەیاندووە چونکە مەوزوعی تەلاق ئێمە لە مارە بڕینە مادەیەکی قانونیمان هەیە و شەرعیشە ئەڵێ ئافرەت ئەتوانێت بڵێ تەلاق بەدەستی منە بەڵام ئێمە خەڵک نایکە ئەوە خەڵک نایکە ئەمە شەرع نییە ئەزان ئەمە وەکو شەرع مەوجودە خەڵک نایکە لەبەرەوەی ئێمە عرفمان نییە ئەگین ئەو بەڕێزە ئەڵێ هاوسەرەکەم
ئێوە بە زۆر دەرمکا لە ماڵ ئێمە مادەیەکی شەرعیمان هەیە کە قانونی ئیسلام پەیڕاوکرێت لێرە و قانونی ئیسلامیش لەنەوە قانونی ئێمە دەوری خۆی هەیە لە مادە شەرعیەکەڵێ ئەگەر پیاوەکە لە ژنەکەی جیا بوویەوە با بینەرانیش و با خەڵکێکیش ئەمە بزانن ئەو خێزانی ئەتوانێت لە ماڵەکەی خۆی بمێنێتەوە پیاوەکە بۆی نییە دەریکە پیاوەکە بۆی و ئەگەر هاتوو دایکەکە مناڵەکەی بەخێو کرد شەرعیان ئەو بەیتی سەکەنە پیاوەکە بۆی نیە خێزانەکەی دەرکا با ئەو بڕە چی ئەکا ژیانی خۆی دروستەکە ژنێکی تر ئەهێنێتەوە بە شەرتێنێت بۆی نیە ژنەکە دەرکا بەڵام ئەو بەیتی سەکەنە هەتا 3 ساڵە ئەو بەیتی سەکەنە هەتا 3 ساڵە باشە ئەگەر ژنەکە 3-4 مناڵی هەبوو 3-4 مناڵەکەی کەوت بەسەریا پیاوەکە بەیتی سەکەنەکەی یایە بۆ ماوەی 3 ساڵ وانە بەڵام پیاوەکە تەلاقیاوە ژنەکە وەکو ئەو کەسەی بەڕێزیان هیچ زەمبی نییە لەبەر ئەو تەلاقی ناوێ ئوستازەگیان لێرە ئەتوانێ ئەمە ڕئی فوقەهایە من ناتوان دەستکاری بکەم ئێمە هاتوین بابەتی قانونی باسەکەین وانی خاتوو چیە ئەم بەڕێزە بە نمونەی ئەم خاتونە وەرەگرم وەکو بەیسەکەی ئەتوانێ لە ڕووی شەرع و لە ڕووی قانونەوە ئەتوانێت داوای تعویزی تەلاقە نەفەقەی مناڵەکانی بکە و خانوەکەش بخاتە بەزایەدی علەنی بەشی خۆی وەرگێ و تیادانیشێتەوە بەس بەو مەرجی خۆی ئامادەی تیا بێ مناڵەکانی وەرگێت ئەگەر لە حاڵەتێکە خانوەکە بە ناوی مێردەکەشیەوە بە ناوی مێردەکەشیەوە یا بە پێچەوانەوە چکە ئەم کەیسێکە هەمانە بەڵێ لە ڕەگەزی نێرە بەڵام پێچەوانەی ئەو وەک خۆی باسیەکە ژنەکەی غەدری لێەکە ئەگەر ئەمادا ئێمە باسی ئیجتیهادی قانونی و شەرعیەکەین یعنی ئەگەر خانووکە بە ناوی هەر کەسێکەوە بێ بە پێی یاسا لە حاڵەتی جیابوونەوەی ئەتوانێت داوای بەشی خۆی بکە ئەتوانێت داوای بەشی چژن بێ و پیاو بێ چژن بێ ئەبێ بەس بە شەرتێک ئەو خانووە مارەی ئافرەتەکە نەبوو بێ و مڵکی ئافرەتەکە نەبوو بێ پیاوەکە تایە دانیشت بێ ئەگەر مڵکی مارەی تیا بێ چووکە خەڵکی ئێمە شارەزاییان نییە لەو ببوورێ ینی حەزم کردن بۆی جەماوەەر بزانێ لە شریعەتی ئیسلامە ئەڵێ ئەگەر پیاوێک بە خەیاڵیش بیر لەوە بکاتەوە مارەی ژنەکەی بخوا هاوسەرگیری لەگەڵ یا زیناکردنە لەبەرەوە خەڵکی ئێمە شریعەت نازانێ و قانونیش نازانێ بەڵام ئەزانی ژنی ئێمە ئەوەی کە جەناب باسیەکەی ئەگەر خانووەکە دوای ئەوە بخرێتە مەزاتەوە بفرۆشتێ طبعا ئەبێ مارەیەکی لێ دەربکرێ مارەیەکی زۆربەی خەڵکەکانی لای ئێمە 90 مسقاڵە هەمانە 500 هەمە 500 لیرە ڕەشادیە بەڵێ بەڵام حاڵەتە ئامەکە ئەڵێم لەبەرەوەی کە ئێستاڵێن لە ڕووی شەرعەوە 90 مسقاڵە لەبەرەوە لەم حاڵەتە ژن تەلاقی نەویستووە لە جیاتی ئەوەی هەچی بڵین بە 3 ساڵ بەر لەوەی تەلاقەکە ڕووبا بە 3 ساڵ بەر لەوە هەرچی ئەم پیاوە هەیە یان ئەم ژنە هەیە زۆر جارێ مەژنی دەوڵەمەنیشمان هەیە کە ئەو وا ئەکات کە مێردەکەی تەلاقی بە یعنی ئەم حاڵەتەشمان هەیە ئەگەر ئەم سەروەتەی کە ئەم ژن و مێردە هەیەە بە یەکسانی دابش بکرێت لە بینی هەردووکیانە ئەو وەختە ئەتوانین بڵێن عەدالەت هەیە بەڵام یعنی لە بوونی ئەمەشا و لە نەبوونی ئەمەشا بەپی یاساکە بێت وەکو خات و سروش باسی کرد یاساکە یعنیەوەی یەکلایی کردوتەوەڵێ ئەو بێتی کە تایە ئەژین هەردووکیان یعنی ئەگەر بەناوی مێردەکەی و بێژنەکە ئەتوانێت داوای بەشی خۆیکە بۆ 3 ساڵ بەڵام ئەڵێ ئەتوانێت بیفرۆشی و داوای بەشی خۆی بکە چونکە حسەی مناڵەکانی تایە ئەوە ویراسەیە ئەتوانێت مناڵەکان لە مناڵەکان چونکە ئەو ژنە لەکوێ بوو بەخێویکە خۆی بۆچی شریعەتی ئیسلام ئەڵێ تۆ ئەتوانی لە ماڵەکە بنێت و شریعەتی ئیسلام دووربینە بۆ نمونە ینی ببورن لەوانەیە کاتەکەش بم بۆ نمونە من وای دانێن من کچێکم شوم کردو بە کەسێک کەس و کارم نییە باوکم نییە برام نییە شم کرد بە پیاوەکەشم خراپە بەڵام مارەیەکم هەیە لەسەر یان نەفەقەیەکم هەیە لەسەر ئەم پیاوە بەیانی من تەلاقەیە بە نمونە وەریگرین ئەگەر من کەسم نەبێ شەرع ئەمەی بۆ داناوە کە من لەو ماڵە بمێنمەوە تاوەکو ژیانێکم لە ماوەی ئەو 3 ساڵە بتوانم شتێ بۆ خۆم بکەم ئەگەر هەر نەمتوانی ئەو کاتە و کابرایە مارەیەکەم کە قەرزە لە لای بە حازر و بەوەی بڵێن پاشەکیەوە ببرن چکە من زیاتر عەرەبیەکەم مؤخیرەیە ئەبێ هەردووکیان ئەوم بۆ بگەڕێنێتەوە و تعویزی تەلاقیشم باتێ و مەصرفی تعویزی تەلاق چەنەیە حاکم دیاریەکە بەپێی تقریباً چەنەیە وەڵا ئیتر بەپێی ئەو ڕۆژەیە بەبێ ڕۆژە بەڵام ئەمە لە هەموو ئەم حاڵەتانی باسمان کرد ئەوەیە کە مێردەکە و تەلاقە بە ئەگەر پیاوەکە واد لێ بکە کە تۆ داوای تەلاق بکەی لەو کاتە تۆ هیچی ناکەی بۆی ئەڵێم نەعەدالەتی هەیە لەو کاتە هیچ ئەکەوێ چۆن ناتکەوێ من داوای تەلاقەکە من ئێستا کەیسێکم لەلایە تا ئێستا پیاوەکە 5 مەحامی گۆڕیەوە ینی بەس بۆ ئەوەی چی کردووە مماتەڵە بە داواکە ئەکا ئێوە ژنەکەی تەلاقی نیە لە هەمان کە خۆی چووە لە خانەقین ژنێکی تریش هێناوەتەوە ئەمە نەعەدالەت زۆر ئەمە مانای ئەوە نییە زۆر باشە ئەوەی کردووە بەس خوا ئەوە ڕێگەم پێی ئێمە هەسای محامێکی زیرەک نەبووە هەر هێنای و بردی بەڵام من توانیم بە 2 مانگ تەلاقی بۆ وەرگرم لەبەرەوەی من سەلماندم کە خەتای پیاوەکەیە کە ئەمە ظروفێکی ئەوەی هەیە بۆیە
ئەم ژنە ناچارە بێداوای تەلاق بکە یا خیانەتی زەوجیە یا لەگەڵ یەکتر ناگونجێن یان تەبیعەتیان بۆ یەک نابێ یان پیاوەکە ئیهانەیەکە یان سوکایەکە تۆ ئەبێ ئەمانە بە بەڵگەوە بسەلمێنی هەتا حاکم بەوە قەناعەت بکەی چونکە حاکم نایە لەبەر خاتری من و تۆ شەرعێکی لەبەر دەسای خۆی تاوانبارکە. زۆر باشە منیم ئەچمە لای کەیسەکەی ترمان ئەو پیاوێک کە باستەوە ئەکات کە ژنەکەی غەدری لێ کردووە منەوەی خۆت باسی چیرۆکەی خۆتمان بۆ بکەیت ناموێ ناویشتان بێنم لەبەر پاراستنی کەسایەتی و ناسنامەی خۆتان فەرموو. ڕاستی ئەمە تقریبان 2 ساڵە بێ کێشەمان هەیە من ئەو منی لە ماڵ دەرکردووە ماڵەکەی هەردووکتان بوو بەڵێ من هەر لە ئەساسەوە بڵێ خۆم زەوێکم کردم بە خانوو بەڵام کردم بەنای ئەوەوە بۆ لەبەری من کە هاوسەرگیریم کردووە فکرێوم نەبوو لێک جابینەوە بیستمە ژیانمە بێ مناڵمەیە من ستایل و تینی تایبەتی خۆم هەیە بۆ پەروەردەی خێزان بۆ پەروەردەی مناڵەکانم ئەگە یەکێک لە نزیکەوە مناڵەکان بینێ پیانۆ دیارەکە من چۆن پەروەردەم کردوون ناڵم دایکیان بەشدار نەبوو لە پەروەردەکردنا بەڵێش بەشدار بووە بەڵام من بە حکمی کە بواری شەکەم وایە چۆن لە ستایلی خۆمەوە پەروەردەی مناڵ بەڵام بۆی بوونی هیچ خێزانێک کە بەڕێزیشتان هەم بەڕێزانی کە هاوسەرگیریان کردووە کام خێزانەیە کێشێتیانە بێ پێم بڵێن هەر لە مامۆستای زانکۆ بەڕێزە لە بەڕێزە کە پارێزە لە کاوسەریە بێ کێشیان هەبووە بەڵام ئەگەر تەنها خۆیان بنم دوانە ئەوە زۆر بە ئاسانی حل ئەبێ حل نابێشی بەڵام کە کەسی سێ هەمە هاتە پێشەوە ئەم کەسی سێ هەمە دڵسۆز نییە یا کەیسەکەی ئێوەیە کەسی سێم هاتە ناوە باڵێ کەسی سێم هاوڕێی خۆتانە خزمی خۆتانە زیاتر لەوە نزیکە کێشەکانتان لەسەر چی دەستی پێکرد یعنی ئەو نەوین تێگەشتم لە دەستپێکی قسەکانتە لەسەر پەروەردەی مناڵەکانە لەسەر بژێوی ژیانتانە لەسەر ڕێنەکەوتنی تەبیعەتی یەکتریتانە یان چی خاتو چاخۆزی و کە ئێستا من ئەیزانم 10 ساڵ 5 ساڵم پێش زانێ بووباری هاوسەری تەمە من زۆر خوێندنەوەم لەسەریە بۆ لەسەر ڕێگەزی بەرامبرم مەسەرەن چۆنە من ئاوە بە ئاسایی نەچم هاوسەرگیری بکەم بە مناڵیش هاوسەرگیریم نەکردووە تێگەی من لە تەمەنی 30 ساڵ بەڕۆژوو هاوسەرگیریم کردووە دراسی تەواوی هاوسەرگیریم کردووە جا کردومە بەڵام شتێک هەیە پێڵەن ئەنماتی شەخسی جۆرەکانی کەسایەتی خۆزگە ئەم گەنجانە کە هاوسەرگیرانم هەمووی بخوێنەوە هەنێ تەبعی کەسایەتیە بۆ یەک نابێ يعني ناڵم من باشم ئەو خراپ ئەو تەبع تەبعیتنی هەنێ جۆر تەبع بۆ یەک نابێ لەگەڵ ئەوەشان منیستمە مەتاتی بم ینی چۆن بڵین منیستمە خۆم بگونجێنم لەگەڵ کەسایەتەکەی ئەوە بەڵام ئەو نویستە خۆ بگونجێنە کەسایەتەکەی منە ئیتر تەبع کێشەمان بۆ دروست بووە بەڵام کاتێکە تەمەەن 2 جاریش 2 جاریکە کێشەمان بووە کەسی سێم هاتووە بەڵام کەی سێم عادل بۆ لە بینمانە فەحکوم بینەکم خۆی گەورە خۆی فەرمە عادل بۆ کێشەکەمان چا بەڵام کەس جاری سێهەمیان کە کەسی سێم هاتووە نیەتەکەی چیە دوایی من نامێرە بەردامەیە باسیکەم نیەتەکە وەلای خۆمەزان چینێتێکی هەیە ئەو تێکیە ماڵەکەی تێکدا چۆن تێکیە ئەرزگەم هانیدا پێش کاتم لێ بکە چوو لە توندوتیژی خێزانی شکاتی لێکردم باشە توندوتیژیت بەرامبەر بە خێزانت کرد ئەبەت بەڵام ئەو توێتی توندوتیژی بەرامبەر کردوم ئێ باش ئەمانە بەڵگەی ناوێت بەڵگەی بیست بەڵگەیەکی نێناوە شایدێکی نێناوە هیچ شایدێکی نێ بەڵام دادگای توندوتیژی ببوورەکەەوەش دەڵێم هەندێک جار چۆن ئەڵێ قانونی ئەمەیاسا کوێرە هەر شتەکان بەس ئەبیستیانێ مەسەنە تۆ ئێمە بۆ سەلماندن چەند شتێکمانێ بۆ سەلمانی من داوایەک لە سەریشە قەی دەکەم یا شایدا یا بەڵگەی قانونی مەبێ یا مەسەرەن وەکو ئەو بەڕێزاڵێ تەقریری توبی مەبێ ئەکە توی چانن نەبێت تۆ داوا چیەکەیت فەرموو قسەکە زۆر جوانە بەڵام هەندێک بریندارکردنمان هەیە بەمانە ناسەلمێنرێ بە سوێن خواردن ئەسەلمێنرێ بۆ نمونە تۆ ئیهانەکە خۆ ئیهانە لێدان نییە جاری وایە ئەمە توندوتیژیە تۆ قسەیەکەکەی زۆر لە گول لە ئازاری زیاتر سێرەکە ئەم شتانە ڕۆژانە دووبارە بێتەوە ئەبێ بە ئیهانی بەردەوام و حاڵەتێک هەیە زۆر جار پیاوەکانی بەعام پیاوەکانی ئێمەی کورد بەداخەوە هەستی پێ ناکەن زۆر جار زۆر ئیهانی ژنەکەیەکە بەڵام لێدانی لەگەڵانیە شتێک نییە مە حسابی بۆ ئەی چۆن کابرا حاکم پێڵە سوێن بخۆ کە هاوسەرەکەت ئەمە و پیەکە حەزمەکە ڕێگەزێکی هاوشێوی خۆمە بووە لە باتێ و دوو بەڕێزێکیان لێ بووە ئەگەر جەنابی سنەبی ژنێک بێت پیاوە بڵێ هەمانە ژنەکە بە پیاوەکەیەکە بۆ نمونە زۆر جارڵێ تۆ پیاونی تا هەدراوسێکەمان وایە هاتۆ ئەم ئینسانە لە ناخەوە ڕوخێ کاتە ئەکرێت ئیهانەکردنەکە ینی سپسیفیک نەبێت نە بۆ ژن بێ بۆ هەردوو ڕێگەز ئینسان باشە فەرمووی بەردەوام بە خاتو چابوورم خۆمە ناسم ئەزانم کە هیچ جۆرە نەت تونتیژی من هەم قوڵاومتە نەتونتیژی دەرونیم کردووە بەرامبەر توتیژی جەستەیی نەتیژی وشە ئەمانە
ئەسەن خۆم ینی چۆن بڵێ لەناو کە سوکارێکی خۆشیان من بە نمونەی هاوسەر لە قەڵم دراوم ئێساش کە سوکاری کە ئەمبین دەست بە سنگەگرم بۆم برا خوشەکانی ئەگەر نەزانم کەسایەتی من چۆنە وانین ئێستاش ئەو مینەکەن ینی من زۆر جار ئەیانەوێ قسەی پێڵەن باشە کێشەکانتان لەسەر چی ئەگەر تۆ توندوتیژیت وشەی توندوتیژی و چۆنەڵی دەرونیت بەرامبەری بەکارنەیە نابێت توندوتیژی جستەیت بەرامبەری بەکارنەیە نابێ خیانەتت لێ نەکرد بێ یعنی هاوبەش بوو بیت لەگەڵ ئەوە لە خۆشی و ناخۆشی و خێزانێکی تەندروستان پێکێ نابێت لەسەر چی جیا ئەبنەوە ئەمە تۆزێت هینی ئەوێ ئەم خۆی لە سەنجار پێویتم توێتی من پیاوم پێویستنی هاوسرم ناوێت خۆی ئابووری سەر بەخۆی خۆی هەیە هەردێکمان فەرمانبەری باشە ئەڵێ من ئەوە ئەزانی ژیانی هاوسەری بەس مادەی ینی جلوبەرگ و پۆشاک و خواردنی لە ئاخری ئەڵێ من پێویستم بێ پیاونیانی من هەر ئەوەی کەم هەدەفم بۆ خۆی چەند جارە وتووە هەدەفی من ئەوە بۆ مناڵە دوو مناڵمە بێ ماڵی خۆممە بێ تاوایترەوە ئەوانە من پێویستم بێ باوسەر نیێستا هەست هاوەیتر کەسی هێناوەمراولا تێگەی هاتووە خەڵکی دەرەکی ئێستا بڵین بەیعازی ژەگا بە کوردێکی من کێسەکە بەڕێز تقریباً 2 ساڵە من بڵین لە ماڵۆ نیم بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی توندوتیژی خێزانی هەردوو مانگ دوایەوە فەرمانی بۆ دەنگ تۆ بڕۆ ڕۆمان ماڵی خۆتە ماڵی هاوسەریە لەبەری بۆی نەسەرمێنرا دوایی دادوەر بۆی دەکە کەمنیست ئەن فێکم بەکار نێناوە ئێستا 2 جار 3 جار ویستومە بڕۆمەوە کە ئەسمە بەردرگا پۆلیسم بۆ بانەکە جیان نەبوونەتەوە لە محکەمە هێشتا ئەو داوای تەفریقی کردووە باشە ئەو داوای بۆنی خۆڵقی کردووە کە بڵین جیا ببێتەوە لە بەڕێستان نه لە خۆلعجیایە بەڵێ ئەو پارێزەرەکەی پەیوەندی پێوە کردم حورمەت و ڕێزمێ بوو کە بەڕێزەکە پارێزەرە هەنێ لە پارێزەرەکان ینی حسابی ئەو ناکە بڵێمە عایلەیە کە مەسەرەن مناڵشتەیە بانگی تەرەفی بەنائەرەوەرە کاکە تۆ مەسەر سەنجار پارێزەرەکەی بێمن تۆرە کاکە بە خۆلع لێکتان جیاکەمەوە دەڵم کاکە من ئەمێ ئاوا مەساری بە مەساری قانونیەکە بڕۆ چیە لە ڕۆژە ڕۆژان خێزانەکەم پەشیمان نابێتەوە و نهاتۆ سەر تایمی خۆی چیە لە ڕۆژە ڕۆژان بیر ناکاتەوە بڵێ من ئەم هێزەی کەم کەسێکە لە پشتۆم هانی منەدا ئیتی تەوا پشتی تێ بکە بیر لە ژانی مناڵەکان کاتەوە کاتە ئێستا هێشتا دۆسیەکەتان لە دادگای یەکلایی نەبووە بەڵام هێشتا تۆ لەو ماڵەیە ناژیت بۆ ماوەی 2 ساڵە لەم ماوەیە مناڵەکانت بینیوە جاری وایە مانگی جارەگەیان بینم بەڵام ئەو ناڵە مناڵەکان مەبینە بەڵام مناڵەکان هانەدانێن بۆ لەم مەسەنە بۆ نمونە کە ئەمێ بیان گەورن تەمەنیان 10 ساڵ بۆ 7 ساڵە کە ئەمێ بیان بینم بۆ نمونە بیانوێ گەێنێتەوە تەمەن موبایلم بۆ مناڵەکان کردەوە چەند من لەگەڵ ئەویانە بووم کە مناڵ لەو تەمەنیان موبایلی ئۆمانی پێ بێ بەڵام ناچار بووم لەبەرم دایکیان وەڵامی تەلەفۆنی من نەئەداگا قسە لەگەڵ مناڵەکانم بکەم ئێنەشیان بینیم چی بکەم هەسام چوو موبایل و سیمکارت بۆ مناڵەکانم کرد ئێستا موبایلی مناڵەکانیش داخە بۆی قسەیان لەگەڵانەکەم بەڵێ جاری وا قسەیان لەگەڵاکەم ئاگام لێ کامێ قسەیان لەگەڵا بکەم شکاتت نەکردووە سکاڵات نەکردووە لەسەرەوەی کە بۆ نمونە چیان پێوتویت داوایم تاوام کرد ببوورە داوایم تاوام کرد بەڵام بەرەزە پارێزەر شارەتی خۆشم لە یاسا شارەزام داوای تەفریق داوایم متاوا وەستێنێ داوای متاوام کرد وەستا داوای ئەوم کرد لای وەکو پێم وتی دادوەری توندوتیژی بەڕێزیان هەردوو مانگ دوایەوەتی بڕۆنەوە ماڵی خۆتە لەبەری ئێمە بۆمان دەرکە تۆ کەسێکی عنە باشن ئەوەندەی تۆ ئەم 2 ساڵێکە لەگەڵ ئەم کەیسە ینی بەرکەوتت هەبووە چووی بۆ دادگا هاتوویتەوە کێشەکەت دۆسیەکەت پێ دوایە یاساکان ینی بۆ شاییتیا هەیە مەتاتین ئەکرێت لە بەرژەوەندی کەسێک بۆ کەسێکی تر گۆڕانکاری بەسەرابێت هەنی بە ئەزمموی خۆت ئەگەر من ئەم پرسیارە لە تۆ بکەم یاسا بەشێکی نووسراوە یاسا بەرکارەکان بەشێکشی هێشتۆ تۆ یاسا بۆ ئیشتیهادی دادوەر بەڕێز خۆی چکە یاسا هەنێکی مەتاتیە ئەگەر ئیشتیهادیتیانە بکاتە ئەو دادوەرە بەڕێزی ئیشی چییە خۆ ناکرێ مشتە بپێی بەڵام هەرێ جار ئیشتیهادی دادوەرە بەڕێزەکان نایپێکێ ببوورم حرمەت و ڕێزم بۆ دادوەرەکانەیە من خۆم ملم لە موباریکرە بۆ یاسا بەڵام ناڵم یاساکان خەریتیا بڵێ لە هەنێ شوێن خەریتایە بەڵام وەک خۆی جێبەجێ ناکرێ باشە ئەگەر من هاوسەرەکەی خۆمم دەرکردایە لە ماڵەوە ئێستا تا ئێستا چەند جار پۆلیس و دادوەر گویانگر و فڕاندا بوومە دەرەوە ئێو خاتونەوە چەند جار داوایان لێ کردو کە ماڵەکەی چۆڵ بکات بەڵام ینی خۆی چۆڵی نەکردوێ ڕەنگە من ئەمە دووبارە ئەم پرسیارە ئەکەمەوە ینی ئەکرێ بڵێن ئەو ئێستا کەیسێکیشمان هەیە کە لە ڕەگەزی نێرە
معاناتی هەیە بەدەست ئەوەی کە ناتوانێت مناڵەکانی ببینێ دادوە ڕێگەشی پێداوە کە بچێتەوە بۆ ماڵەکەی خۆی لەوێ بژێت تاوکو تۆسیەکەیان یەکلاییە بێتەوە بەڵام خێزانەکەی ڕێگەی پێنادات. بەڵێ ئەزانی خۆی تاکی توندوتیش کۆمەلگەی توندوتیش بەرهەمەهێنێ بەداخەوە من نازانم یعنی ئەو کاکی بەڕێزە بۆکو خۆی باسی کرد کە لەسەر ئەساسێکی زۆر سەحی زەواجی کردووە بەڵام ممکنە خێزانەکەی خۆتە نەناسی بێ وەکو هەمومان یعنی لەوانەیە تۆ ئەو کەسی کە لەژێر سەقفێکاژی لەگەڵێ هەمان ئەو کەسە نییە کە لە کافتریایەک دانیشی لەگەڵێ هەمان ئەو کەسە نییە کە تەلەبەیە لەگەڵ تاوکە خۆشەویستە بە بارحاڵ بەڵام کێشە ئەساسێکە ئەوەیە کە تۆ مەسەلەن دوو مناڵە لێ هەیە حەقی مناڵەکان من هیچ یعنی واز لە یاسا بێنە واز لە عادەت و تەقالیدی کۆمەڵگە بێنە من مناڵەکانم لا بەبەستە ئەوەی کە ئەساسە کە وەکو پێشتر وتمان زەربەی یەکەمی بەرەکەوێ مناڵەکانە ئێستا ئەم دایکە کە بووە مناڵەکانی لە باوکەکە کردووە یعنی زۆر کەیسی تریش هەیە کە بەو جۆرەیە تەحریزکردنی ئەم مناڵانە بۆی کە باوکیان خۆش نەبێ و ئەکا خۆی مناڵەکە زۆر بێسیقە بێ زۆر یعنی بێمتمانی لەلا دروستە بێ چونکەوا شعورەکە یەکەم جار ئەو دایکە کە تەحریزیەکە چونکە پتێ یانەتەوێ مناڵەکان هەرتویان خۆشەوێ یعنی بیر لەوە نەکەیتەوە لە عمرێکی ترا بەڵام ئەو دوو دڵی و ئەو قەلەقی و ئەو ترسە و ئەو درۆیایی کە لەم تەمەنەیە بیری بچێتەوە بالضبط تەکوینی شخصێتێتی ئێستا یعنی فرۆی دەڵێ 5 ساڵی یەکەمی تەمەنی مناڵ تەکوینی شخصێتێتی یعنی خۆشبەختانە جەنابێک کاڵێ 7 ساڵ و 10 ساڵن یعنی لەو مەرحەلەیە دەرچوون بەڵام هەر مناڵن لەبەر ئەوە گەورەترین غەڵەت ئەوەیە کە هاوسەرەکان کاتێک جێ ئەبنەوە ئەم مناڵانە بۆکو چەک بەکار بهێنن بۆ ئەوەی کە بەرامبەر یەکتری عەزێتی یەکتری پێبن چونکە خۆی کە ماڵ لە یەکتری بچڕا لە ڕووی ئابووریەوە ئەو لێ ترازانە تەئسیرەکات چونکە بتەوێ یانەتەوێ ئەو اقتصادی ئەو ماڵەکە هەیەی ئەو ئابووریە بەرتە بێ بەشە بێ بۆ دوو شوێن یعنی ئەوەی کە زۆر گرنگە دایک و باوکەکە ئەو ئەمانەتە لای مناڵەکان دروست بکەن کە ئێوە سەبەبی جابوونەوەی ئێمە نەبوون یعنی ئەو شعور بەزەمبە نەکا مناڵ وابزانێ ئەو سەبەبی جابوونەوەکەیە چونکە ئەمە ئەو نامتمانەیە لا دروستەکە کە ئەو هەرگیز ڕۆژە لە ڕۆژان یا بیر لە زەواج نکاتەوە یا ئەگەر بیریشی لە زەواج کردەوە ئەو زەواجی کە ئەیکا زەواجێکی فاشلە لەوانەیە هەمان نەتیجەی دایک و باوکەکە چاوەڕێ بکە بڵین توێژەرێکی زۆر بەناوبانگ هەیە کە لە هەفتاکانەوە لەسەر جابوونەوە دایک و باوکەکان کارەکان ناوی مایکل لامپە لە زانکۆی کامبرجە چەند خاڵێکی خستۆتە ڕوو حەزەکەم بۆ بینەران و بۆ بەڕێستانیشی ڕوونکەمەوە کە ئەم خاڵانە بۆچی یعنی ئەو کە لە هەفتاکانی سەدەی ڕابردووە لێکۆڵینەوە کا لەسەر پەیوەندی هاوسەرەکان و جابوونەوەیان و ئەو زەربەی کە بەر مناڵەکانەکەوێ دیارە یعنی بە خۆڕایی نییە هەڵە جۆری پەیوەندی مناڵەکان بە دایک و باوکەوە گەورەترین شتەکە ئەو دایک و باوکانە بهێڵێتەوە بە پەیوەندی خۆشەویستی لەگەڵ مناڵەکانیانە واتە ئەو دایک و باوکانە کە چۆن پەیوەندەکان لە یەکتریە بچڕێ بەڵام هەموو شتەکانی تریشان لە یەکتری ناپچڕێ بۆ نمونە لە بۆنە گشتەکانە پێویستە دایک و باوکەکان بەیەکەوە مناڵەکان بەرنەبۆنەکانەوە ئەو کەلوپەلانە مهمترین شت چییە مهمترین گومان ئەگەر کوڕکچی گەورەیان هەبێت سبەینی هاوسەرگیریەکەن ئەبێت هەردوو لا یعنی بای ئەوە پەیوەندیەکە بێڵنەوە کە بتوانن بەشداری ئەو پرۆسەیە بکەن مهمترین شت ئەوەیە سەکەنی ئەو مناڵانە تێک نەچێ لەبەرەوەی ئەو کەلوپەلانی کە بەکاریان هێناوە یعنی وا هەز نەکەن هیچ 9 ساڵی جایەکیان نامێنێ هیچ شتێکیان نامێنێ لە ژیانە هەموو پەیوەندی بڵین پەیوەندەکان کە شتەکانی کە بەکارێنن ڕۆژانە ئەو شانەی کە بەریان کەوتون ئەو عیلاقاتانێک کە هەیەیان بووە ئیتر چ لەلایەن ماڵە خەزوری کچەکەەوە بیان لەلایەن ماڵە خەزوری کوڕەکەەوە بێ ڕاستە دوو کەسەکە لە یەکتری پچراون بەڵام خاڵ و مام و پورەکان هەر خاڵ و مام و پورن کوڕی پور و کچی پورەکان هەر کوڕی پور و کچی پورن لەبەرەوە تۆ ناکری ئەم پەیوەندیانە هەمووی وەکو دیوارێک یەک لە دوای یەک بیرروخێنی لە دواییە کەسایەتیە کە بۆ دروستە بێت کە ئەم کەسایەتیە هیچ شخصێتی مستەقر نییە ناتوانێت بەردەستەی سارا شتێکی ترە زۆر جارێمەی بینین بۆ منێ دادگا بڕیارەیە منداڵەکە هەفتەیەک لای دایکەکە بێ هەفتەیەک لای باوکەکە بێ یان زۆر جار دایک و باوکەکە خۆیان لەسەر ئەمە ڕێەکەون ئەمە کرێ بڵین لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەندروستە بۆ منام مناڵە هەفتەیەک لەم ماڵە و لەم ژینگەیە دواتر هەفتەیەکە لەو ژینگەی ترایە ئەزانی ئەبێ لە یەک شت بکێتەوە ئەمە هەمووی لەو حاڵەتا ڕاستە کە دایکەکە و باوکەکە هێشتا زەواجیان نەکردوێتەوە چونکە ئەگەر ئەو ژنە بچێت زەواج لەگەڵ پیاوێکی ترا بکە 100% من یعنی لەو قەنەعەتا بە کە ئەو پیاوە مەگەر هەر اتفاقێکی پێشوەخت بێ ئینا قبول ناکە هەفتەیەک مناڵی لا بێت و هەفتەیەک لای نەبێت و ئەوانە یان ئەوەیە لە ئەوەڵا قبول یەکات کە ئەم ژنە بە مناڵەوە ئەهێنێ
کە ئەمە لای ئێمە بەداخەوە زۆر کەمە بۆیە منەڵێ منە عەدالەتی هەیە لەبەرەوەی کە ژنێک کاتێک جیا بێتەوە جارێک بەر نەفرەتی کۆمەلگاکەوێ کە سەرگوێشکێنن بەوەی کە تۆ بێوەژنی تو تۆ مێردێنیە و تۆ ئیتر تەلاقی راوی تۆ ناتوانانی فڕەسی زەواجە بە هیچ شێوەیەک نامێنێتەوە جارێک بەر نەفرەتی ژیانی خۆی ئەکەوێ چونکە زۆربەی ئەو ژنانە قورساییەکی وا گەورە ئەکەوێتە سەرشانیان یعنی هەموو کەسێک ڕەنگە ئەم کاکە بەڕێزە نەبێ کە بیەوێت هەر پەیوەندی لەگەڵ مناڵەکانیان هەبێ زۆربەی جار یعنی بەر خۆشبەختی مناڵەکانی تەنەزول لە حەقی خۆی بکە بزەبەت پیاوەکانی ئێمە زۆر بێباکن زۆربەی جار لە پێناوی خۆشی خۆیانە یان لەوانەیە لە سەرەتایە باوکیان ژنی بۆ هێنابنیان لەبەر هەر حاڵەتێکی تر بۆ بێژینیان بۆ هێنابن لەبەرەوە ئێستا کە بیرەکەنەوە فرصێکی تریانە زەواجەکەن باشە قەیناکە حەقی خۆتە زەواج بکەیتەوانە بەڵام لە کاتێکا تۆ ئستقراری ماڵەکەت تێکگاوە لە ڕووی تریشەوە ئستقراری ماڵەکە تێگنەی بۆ نمونە بەڕێزیان باسییان کرد کە مۆبایلیان بۆ مناڵەکانیان کڕەوە ناهێڵی قسەیان لەگەڵا بکە ئاخر فراقی قانونی لەمایە یعنی مشاهدەی مناڵەکان حاڵەتێکی زۆر تەبیعیە نابێ مشاهدە نابێت پیاوەکە مناڵەکانی نبینێ و نابێ دایکەکەش مناڵەکانی کاتە بێ ئەو ڕۆشنبیریە هەبێ لای دایک و باوکەکانیان لە ئەو هاوسەرانی کە یانەوێت جیا ببنەوە یعنی مناڵ تاوانی نییە تاوانی مناڵ چییە کە بۆ نمونە دایک و باوکەکە ناگونجێن بەیەکە و بایەوە تێگەشتنیان هەبێ کە ئەم مناڵانەش حەقی خۆیانە دایک و باوکیان بن و ئەگەر بە کورتی قسەکانت سپاس دەکەم لەسەر ئەو قسەی بەڕێزە ئەو ئەڵێ من یاسا ڕێگی پیاوم بچمەوە ماڵی خۆم بەڵام هاوسەرەکەی نایڵێ کە مناڵەکانی ببینێ ئێمە دوو نوع سکاڵامان هەیە ئەو ئەتوانێ بێتەوە محکەمە مراجعی ئەو قانونە بکاتەوە بڵێ جەنابی حاکم تۆ ئەم شتە و کردو بۆ من ومن مافی مشاهدەی من داوای بکە بۆ داوای مشاهدە کە داوای مشاهدەی کرد خێزانەکەی بە هیچ شێوەیەک ناتوانێت ڕێگری لەوە بکە مناڵەکانی ببینێ ئەگەر ڕێگری بکە دادگا لێ پرسینەوە لە خێزانەکەی ئەکا ئەڵێ تەلەفۆنم کردو ینی خێزانی تەلەفۆنەکە بۆ ئاسایش یان بۆ پۆلیس ئەمە پۆلیس جیایە لە دادگا لەوانێ کابرا پۆلیس ئاڵێ وەرە مێردەکەم وای لێ کردم لەوانێ بۆ شێوە بڕوە چکە و داوای تەلاقی کردو جارێکی داوای تەفریقی کردو بەس ئەم خۆشی ئێهمالیتیایە پێشی ناخۆش نەبێ ئەبێ بچیتەوە بۆ دادگا لەو ئەو حاکمی کە بڕیاریاوە بڵێ جەنابی حاکم من ئەمەوێەوە بکەم ئەگەر هەر بۆش ڕازی نەبوون داوایەکی مشاهدە بکەرەوە بۆ بینینی مناڵەکانە کەواتە بەدواداچوون لە کەیسەکانە بەدوا باچوون لە هۆشیاری بەرامبەر یاساکان گرنگە بەڵێ لەسەر و هەموویەوە منداڵ نابێ بێتە قوربانی بۆ پێشوگرفتی و ململانی نێوان ژن و پیاو ببوورە خاتون دیارە باسی نەکرد بس من ئەمێ باسی کەم حاڵەتێکی ترمان هەیە زۆر خراپە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە بە حساب کۆمەڵگەیەکی مسلمانین یعنی لە 180 مسلمانە سیرەکەی کە کوڕەکە لە خێزانەکەی جیا ئەبێتەوە زۆر جار مناڵەکە کە ئەچێتە نایەن بە دایکەکە یان کە سوکاری دایکەکە قبول ناکەش ئیتیفاقە کاڵێ بەڵێ مناڵەکە بخۆتان هەر نامەوێ من حاڵەتی وام هەیە دایکەکە لە ولادە مناڵەکەی بەجێشتۆ تا ئێستا نەیبینیوە ماڵی خەزورەکە ڕازی نەبوون بە هیچ شێوەیە کچەکەیان مناڵەکە بەرێتەوە ئێستا مناڵەکە 13 ساڵە 14 ساڵە باشە کە ئەڕاتە ماڵی باوکی طبعا باوکیشی گەنجە ناچارە بن بە پێی یاسا لای باپیرێ ئەمێنێتەوە یان داپیرێ سێرەکەی ئەم داپیرەیە هەر لە مناڵیەوە دایکی لاسوکەکە دایک وابوو دایک ئەمە بوو دایک ئەمە بوو ئەم مناڵە بە پێچەوانەشەوە زۆر جار کە سوکاری کوڕەکە هەر هیچ لە خواترسانێکیان تێ نەمێن واز لە کلتور و قانون و ئەمە بێنە یعنی هەر تۆ لەبەر خاتری خوا ئەزانی باوکو وابوو سیرەکەی ئەم مناڵەوەکو مامەسا ئاماژی پێە لە زەهنێتدا شتێک دروستە بێ سیرەکەی دوو بیئەی خراپ دوو پەروەردەی خراپ ئەشێتە بەیانێ چێتە قوتابخانە سیرەکەی ئەم مناڵە مامۆستا ناتوانێت چاکیکە لە قوتابخانە پەروەردێک لە ماڵی باپیرێ پەروەردێک لای دایکی پر ئەم مناڵە کە گەورە بێ بە ڤایرۆس بۆ کۆمەڵگەکەی لێرە کۆتایی بە بەرنامی ئەمڕۆی 360 هێنین هیوادارم لەم بەرنامەیەدا توانی بێتمان ئەوەی کە تایبەتە بە هۆشیاری قانونی و ئەوشی کە تایبەتە بە هۆشیاری خێزانەکان خسبێتمانە ڕوو بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ